لە سەرەتای پرسیاری یەکەمەوە مژاری گەرمی ڕۆژەفی گەلانی کوردستان ڕەوشی بەڕێز ئۆجەلانە بۆ ئازادی ئۆجەلان گەلانی کوردستان دەتوان چی بکەن؟ هەیقەتێکەیە کە ئێمە بە درێژایی ئەو چەند ساڵێک کە ئەو پێشدەستی کە کرا لەلایەن برادرانی پەکەکەەوە لەلایەن خودی بەڕێز ئۆجەلانەوە کە پرۆسەی ئاشتی دەست پێکرد ئێمە وردە دەزانین کە ڕووی واقعی خۆی ئاکپارتی و سەرۆکەکەی کە بە تەمای سوڵتانێکی نوێیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو ڕووی واقعی وانمان بۆ دەرکەوت کە ئەو پرۆسەی ئاشتی کە لە ڕووی نیازپاچی و لە ڕووی حوسنی نیەتەوە برادران دەستیان پێکردووە هەروەتر بەڕێز ئۆجەلان لە سزنەوە دەستی پێکرد ئەمە دەبێت پێی لەسەردا بنین کە شکستی خواردەوە تا ئێستا کوونێ ئاکپارتی ئەو جورەی کە وعد و عیدیدا بەرەوپیری ئەم ئاشتێ بچێ و بەرەوپیری ئەو هەنگاوە گەورەیە بچێت کە کێشەیەکی گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بە تایبەتتر کێشەیەکی گەورە کە خودی چارەنووسی گەلانی تورکیاشی پێوە بەسرابووەوە و پێوە بەسراوەتەوە ئەوی کێشەی کوردە ئەو بەداخەوە گەیشتە بنبەست و هیچ ئاسۆیەک جارێ بەو زوانە لەو کارە ساتانێک کە لە چەند مانجی ڕابردووە لەلایەن ئاکپارتی و بە تایبەت لەلایەن خودی ئەوردەغانەوە نیشاندرا هیچ شتێک بەدی ناکرێت بەڵام ئەوەی کە میلەتی کورد وەکو پرسیارەکەی جەنابتان حەق وایە کە هەمیشە لای میلەتی کورد دیفاع و پشتیوانی و ئەوە بکە لە کەسێک کە بەهۆی کێشەی کوردەوە کەوتۆتە سزنەوە و ئەوە زیاتر لە 19 ساڵە لە سزنی فاشیەکانی تورکیادا بەسەر دەبات حەق وایە کە لۆبیگەری بۆ بکرێت حەق وایە کە سەرکردەی پارچەکانی تری کوردستان کە ئێستا بە تایبەت لە باشوور ئیمکانێکی باشەیە بەهۆی ئەو وەزعی باشوور و شەڕی داعیشەوە سەرکردەکان لە ڕۆژەفدان سەرکردەکانی باشووری کوردستان دەتوانن هەموو کەسێک ببینن دەتوانن بەدەستیان بە هەموو جێگایەک ڕابگات حەقا وەکو هەستی نەتەوایەتی وەکو وەزیفەیەکی نیشتیمانی بەڕاستی لە هەموو کۆڕ و کۆبوونەوەیەکی وڵاتانی ئەجنەبی وڵاتانی دەرەوە ئومەی متحیدە لە جالیەکانی لۆبی ئەمریکا و ئوروپادا بۆ هەموو تەوەرێک بەڕێز ئۆجەلانیان لەبیر نەچێت و بیریان بێنەوە و بیر جیهان بێنەوە کە ئەو تورکیەی کە ئاوە مافی ئیدعای مافی چی دەکا و پێی وایە کە دەتوانێت هاوپەیمانان بێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاوە بەشداریان پێدادا و ئاخریاندا لە شەڕی جرابلۆس ئەمە ڕووی واقعی تورکیایەکە ناتوانێت کێشەیەکی ئاوە سادەکە کورد خۆی و بەڕێز ئۆجەلان خۆی پێشقەدەم بکە وەرن با کێشەکەمان بە ئاشتی هەلکەین بەڵام ئەوان جوابی ئاشتیان ناوەداوە حەق وایە کە هەموو کوتاچی کورد و هەموو کوڕخراوی چالاکە بەدەنیەکان و هەموو تاچێکی کورد لە هەر شێگایەکی کە بۆی دەکرێت دیفاع لە ئازادی بەڕێز ئۆجەلان بکات. باشە بەڕێز عەلی من دەگەڕێمەوە باشووری کوردستان سەبارەت بۆ ڕەوشەی باشووری کوردستان چۆن دەیبینیان باشترە بپرسم قەیرانەکانی باشووری کوردستان لە چیوە سەرچاوی گرتووە؟ کاکەجا من ئەو ڕۆکانەوە زۆر پێشتریش ڕۆژە لە دووسێ بەرنامەدا کە لێرە لە خزمەتاندا بووم من چی دیکە نەگەیشت لەو قەناعەتەدا نیم کە ڕەخنەگر ڕۆژنامەنووس سیاسەتمەدار دڵسۆز ڕۆشنبیر خوێندەواری کورد چی دیکە مجاملە لەگەڵ خۆی و لەگەڵ میلەتەکەی بکە و ڕاستیەکانی لێ بشارێتەوە. کاک عومەرجان کورد و کرمانجی پێت دەڵێم ئێمە لە باشووری کوردستان ئەزمونەکەمان شکستی خواردو ئەزمونێکی فاشیل ئەزمونێک کە ئێستا کۆمەڵانی خەڵک هەر ئەو ڕۆکانە لەم ستودیۆکانی ئێوە لەم شارەدا بەدەیان راپۆرتی هاوڵاتیانم لە سلەیمانی و لە هەولێر و لە سەیسایەق و لە چۆ دیت کە خەڵک گەیشتۆتە ئێسقانی بەوەی کە ئەستا تعتیلاتی جەژنی قوربانە ئەوە تا دەبینی کە بەهۆی نامەسئولیەتی بەهۆی وێوە کە مرۆڤ لە باشوورەکەی من و تۆ هیچ نرخێکی نییە گیانی مرۆڤ زۆر لەلایەن بێ ئەرزشە تا دەبینی هەر بە دامی سەیارە و بەبێەوەی کە هیچ ڕعایەتێک بکرێ بەبێەوەی کە هیچ دڵسۆزێکە بێ لەسەر جاردانن ئەوە تا دەبینی ئەوە دوین و پێدەکانە ئەم هەموو کوژرا و بە دامی سیارەوە نەبووجا ئەتۆ لەوە ئەوە لە هەموو وڵاتێک ڕەنگە بکرێت ببێت و هیچ مشکلە نێ بەڵام ئەوەی کە بە درێژایی ئەم
تا 12 ساڵەوە بە تایبەت دوای 2003 ئێمە لە حکومداری کورد لە باشووری کوردستان دەبینین بەڕاستی حکمێکی فاشیل تەجروبەیەکی خراپ و ئەمن گەیشتومە ئەو قەناعەتەی بەش بە حاڵی خۆم نەتەنیا بۆ خودی خەڵکە کۆمەڵانی خەڵکی باشوور تەجروبەیەکی خراپ بوو بۆ هەر چوار پارچەی کوردستان تەجروبەی باشووری کوردستان دەبێت پێی لێدابنین کە شکستی خواردووە چارە سەری ڕیشەی ئەوەی کە ئەمن بۆ خۆم لە نزیکەوە بەشدار بووم و لەگەڵی هاتووم لە ماوەی ئەم 25 ساڵەدا و بە تایبەت دوای 2003 تەجروبەی ڕێفۆرم تەجروبەی ئیسلاح تەجروبەی میدیای ئازاد تەجروبەی ڕخنەگرتن هەمووی ئەوانەمان کرد هەڵبژاردن پارلمان هەمووی ئەوانەمان کرد وەرن کاکە جوابی یەک ڕۆشنبیر و یەک ڕخنەگریان نەداوە جوابی یەک جەریدەی ئەهلیان نەداوە ئەوان نووسون لە کۆشک و تەلارەکانی خۆیان تەنانەت یەکی وەکو سەدام حوسێنی یەکی وەکو شای ئێرانە بە دوو ڕەخنەی دوو نووسەر دوو ڕۆشنبیر تەکانێکی دەخوارد ئەوانە مەزوریشیان دێت دەڵێ باداریش عەلی کەریمی با بە خۆیان قسە بکە با هەر بۆ خۆی بۆڕێ یعنی ئاوایان لێ هاتووە جۆ نادەنە ڕەخنەی خەڵک جۆ نادەنە قسە جۆ نادەنە دەرد و ئازاری میلەت ئەوە تا دەبینی ئینتخابات دەکەین بە ڕێگای شەرعی هەموو دنیا پارلمان و ئەوە شەرعیەتیە دموکراسی ئەوە تا دموکراسی ئاوا ژێر پێ دەنێن پارلمانی کوردستان دادەخەن پارلمانێک کە بە دەنگی ڕەوای خەڵک هاتوۆتە سەرکار ئەو هەموو پارەیە بۆ سەرف کراوە ئینتخابات و خۆت دەزانی خەڵکی باشووری دەزانی هەموو جارێکەمە لە باشوور ئینتخابات دەکەین و هەڵبژاردن دەکەین کۆمەڵێک بودجە و کۆمەڵێک ینی وڵات ئاسایی نابێ وڵات دەوروژێت خەڵک دێتە سەر جادە خەڵک ڕێکلام دەکا ئەم هەموو پارەیە سەرف دەبێت بۆەوەی کەچی میلەت بۆ وەکو شتێکی خۆش بڵم بەرەو پیری هەڵبژاردن دەساوە نوێنەرانی خۆی هەڵدەبژێرێ دەیباتە پارلەمان تۆ دەبینی دوای ئەوە پاش ئەو کارەسات ئەو هەموو زەحمەت و چۆرەوەرێ هەڵدەستی کاکە تۆ دوودانە پیاوی ئەمن لە دێگەڵا سەرۆکی پارلەمانەکەت دەنێرێتەوە بۆ سلێمانی دەڵا بۆت نێبێ هەولێر وەکوەی کە ئەم کابرایە ئەم ئاغایە ئەم ئاغاوەتە ئەم دەرەبەگە خاوەنی هەمووی هەولێر بێت هەڵدەستی ئەتۆ دەچی دەڵێیت حکوومەتی تەوافقیم دروست کردووە لەگەڵ هەموو هێز و لایەنەکانی باشووری کوردستان هەڵدەستی هێزێکی گەورەی وەکو گۆڕان کە دووەم هێز بۆ لە پارلەمانی کوردستان وەزیرەکانی چوار وەزیری هەر ئاو بە تەلەفۆنێک کوڕکاکە ئەمە تەجروبە بە دوای تەجروبە باشە کاک عەلی قبولکردنی ئەو چوار لایەنە سیاسی تر لەسەر ئەم بابەتە چییە؟ ئەمە حقیقەت ئەوەیە کە تا ئێستا سیستمی حکومڕانی باشووری کوردستان شەڕاکەت بۆ لە بینی دوو زیل هێزاندا دوو هێزی یەکێتی و پارتیدا دواتر لەم ئاخرانەدا هێزە ئیسلامیەکان و ئەوانەش کە کورسێکی وایان نەبوو بەڵام گۆڕان بەشداری کردو ئەمە بمانهوێ نەمانهوێت وەختێک ئەمن لە تۆ قبول دەکەم دەبێت بەرژەوەندێکم هەبێت ئەمە فەلسەفەی ژیانە ناکرێ ئەمن لە هیچ خۆڕایی هیچ بەرژەوەندێکم نەبێت بەڵام لێت قبول بکەم ئەوەی کە دەڵێن لە بەرف منافع و بەرژەوەندی کۆمەڵانی خەڵک ئێمە قبول دەکەین ئەمە درۆیە ئەمە ڕازنێت کەوابێت ئێمە تەجروبەیەکی فاشل ئەزانین چۆنە نیەتێک هەیە لە باشوور بنەماڵەیەک هەیە پێیان دڵم بنەماڵەی بارزانی ئەوان نانەوێت سیستمێکی حکومڕانی دموکراسی بە موسسات بە پارلەمان بەچی دەیانەوێت ئەوانە هەبن بەڵام وەکو کارتۆنی ئەوانە هەبن وەکو نمایش بەڵام نایان هەوێ کە سیستمێکی واقعی دموکراسی پارلەمانی لە کوردستان بێ ئەوان حکمی بنەماڵەیان دەوێت وەکو زمانی زوو مەسەلەن سەفەویەکان عوسمانیەکان حکمیان دەکرد ئەوان حکمیان دەوێت چەند ڕۆژی ڕابردوودا کۆمەڵی ئیسلامی بەیاننامەیەکی دەرکردووە دەڵێت دوای کۆتایی هاتنی پشووی جەژن چوارلایەنەکە کۆ بنەوە هەڵوێست وەردەگرن لە کشانەوەی حکومەت ئایا ئەمە چۆن دەبینی؟ ئەمە هیچ بڕایەکم پێ نیێت و ئەمە هەزاران و سەدان کۆبوونەوە کرا چوار قۆڵی دوو قۆڵی سێ قۆڵی کاکە میلەت دەبێت گەیشتبێتە ئەو قەناعەتەی هەرچی کرا لە باشوور بەرەو شکست ڕۆیشت ئەزمونونەکە شکستی خواردووە بنەماڵەیەک یەک بنەماڵە دەستیان گرتۆ بەسەر قوت و ژێرخان و سەرعەرز و خماف و هەموو مافەکانی میلەت حقیقەتێکە تۆ بێن بڵێن پارەمان بۆ نەهاتوو کاکە ئەوە عێراق
ئەوە پارلەمانی عێراق ئەوە ئەمریکا ئەوە پۆل بریمێر لە 2003 ئەمە پارلەمانتارەکانی خۆمان ئەو ڕقەمانیان هەموو داوە بە جەریدەکان هەمداوێنە بە ئیعلام لە ساڵی 2003 تا ئەمڕۆکانە چەندها میلیارد زیاتر لە 150 میلیارد دلار پارە هاتۆتە هەرێمی کوردستان ئەزانی ئەمە وامان کردو ئەوەندە بە سوچی چاو باسمان لە دۆلاری کردو ئەسڵ میلیۆن دلار و میلیارد دلارمان لە پێشچاوی خەڵک سوک کردووە ئەوەی کە بڵم پارە نهاتۆ درۆکن پارە هاتۆ زۆری شاتۆ کاکە باشووری کوردستان 3 شارە هەمووی نابێتە 4-5 میلیۆن نەفەر کەس ئەی کاکە قابل ئەو هەموو پارەیە بەشی نەکردبێت ئەتۆ نەتوانێت دوو جادە دامنی کە میلەت جانی لە خەتەردایە هەموو ڕۆژە جادەی دەربەندی خان جادەی کەلار جادەی عەربەت و سەیسایق ئەو هەموو جوانە مەرگەی لێدێتەوە نییە ئێستا کوێ لە بەرنامەیەکی دیکەدا باسیەوە کاکە ئەتۆ کەسێک کە خۆی بە دایک و بابی میلەت دەزانێ خۆی بە سەرۆکی میلەت دەزانێ بەڵام جۆن نەداتە دەرد و ئازار یعنی نرخی ئەتۆ ئێستا لەم بروکسێلەی تۆ لەم کۆڵانە 2000 دەعم بکرێت شارەوانی دێتە سەرخەت دەڵێ ئێمە بەڵا ئەمە مشکلێکەیە لەم جادەی چۆنە 10 ساڵێکدا 3 دەعم لەو جادەی کراوە یا ترافیک لایتێکدا دەنێ یا شتێکدا دەنێ بەهۆی کە سەری بۆ چونکە شارەوانی ئەو گەڕەکەی ئێوە لە بروکسێل کاکە بە معنای واقعی دڵسۆزی میلەتەکەیەتی ئێمە لە باشووری کوردستان وەکو سەرکردە دۆستی میلەتمان نییە میلەت بێ دۆستە میلەت بێ سەرپەرشتە میلەت نەتەنیا ئەوە میلەت تاڵان دەکرێت مەسەلە لە گەندەڵی و دزی ئەوانە دەرچۆ فەرهودە مەمەگمژە و شیری منداڵیش دەدەزرێت ئەوە نییە کاکە مامۆستا مەعاشی مەعاشەکەشی نادەنێت ئەدی باشە مامۆستا عەیب نییە قوتوویەک دەملی بکات لەبەر پاغی شەعب باخسەی شەعب جەقەرە بفرۆشێت بنێش بفرۆشێت ئەی ئەو تەلەبەت چێت ئەو تەلەبەی کە بێوێ دادێ چ ڕسپێکتێکی بۆ مامۆستایی دەمێنێت کاکە ئەوەی کە لە باشوور دەقەومێ تاڵان و فەرهودە و ئێمە هەموو ڕێگاکانمان بە تاقی کردەوە پارلەمانی ڕێفۆرم ڕەخنە نازانم جەریدە نازانم ڕۆژنامەی ئازاد وانە هیچ ڕێگایەکمان نەماوە بەغەیرە زۆی کە ئەم دەسەڵاتەی کە داگیرکەرە ئەو دەسەڵاتەی کە خۆی دەسەپێنێت بەسەر ئەو میلەتەیدا جا وەختێک دیکتاتۆر عەرەب بێ فارس بێ عەجەم بێ کورد بێ بۆ میلەت فەرقی هەیە کاکە ئەمڕۆ بەداخەوە دوای دیکتاتۆرێتی زیاتر لە 30 ساڵی بەس حکوومەتەکانی یەک بە دوای یەکی عێراقدا بەداخەوە دەبوو ئێمە حکوومەتێکی خەڵکی سەرکردەیەکی خاچی سەرکردەیە کە بەڕاستی دڵسۆزی میلەت بێ دەبوو هەمان بێت ئەمڕۆ بەداخەوە دیکتاتۆرێکمان بۆ خۆمان دروست کردو لە باشووری کوردستان کە هەزار ڕەحمەت بە کفندزەکە ئەوە تا ئەمن جۆم لە راپۆرتەکانە میلەت لە سەرجادە گەیشتۆتە ئێسقانی قسایەکە ئەمە عەرەبان ئەوە تاکسی ئەوە مناڵ کاکە هەمووی قسە چێژەکان قسە دەکەن بۆیە ئەم پێیان دەڵم لێرەوە لەو کامێرایی جەنابتەوە کاکە گەیشتۆتە ئێسقان برینەکە قوڵە با بە خۆیان بێنەوە وەکو قەزافی وەکو شای ئێران و سەدامیان لێ بەسەر نێت چونکە میلەت کە منداڵی برسی بوو چ فەرق دەکا منی کورد برسیم کردبێت یا عەجەمێک برسی کردبێت یا تورکێکی فاشی یا عەرەبێکی شوێنی هیچ فەرقێکی نیت بۆ من مهم ئەوەیە کە ئاسایشم هەبێت بۆەوەی کە ئەمنیەتم هەبێت لە هەمووی گرنگتر کاک عومەر ئەوەی کە میلەت و شەڕ دەخەوە و میلەت و هەیەجان دێنێت نائەدالەتێت ئەو نائەدالەتی من لە باشووری کوردستان دیمە هەرگیز لە هیچ دەوڵەتێکی دراوسێ لەم دیوە نائەدالەتیەکە ئەوەندە زۆرە کە ئیختلافی مەعاش بە سەدان بەرابەرە ژیانی کوڕە مەسئولێک ژیانی مەسئولێک ئەوەندە زۆرە کە ناڵن بودجە نیە ناڵن مەعاش نییە ناڵن کارەبا نیە ناڵن ئاو نییە کاکە چۆن دەکرێت شارێکی وەکو سلەیمانی هەفتەی سەعاتێک 2 سەعاتی ئاوێکی ژەنگایی بۆ بنێری بەڵام ئەتۆ بە ئاوی پاستۆریزە و بە ئاوی مقەتەل و بە ئاوی زەمزم نەبێ خۆت نەشوێی کۆرە کاکە ئەمە ئیختلافە زۆرە ئەتۆ ئەو ڕۆژانە قەسر و کۆشکی
سەرسەرای سەرۆکی هەرێم هۆ دیار کەوت کورەکەکە چۆن دەتوانین لە ڕوت هەڵدێت دەوەی دابژیت چۆن لە ڕوت هەڵدێت چۆن لە ڕوت هەڵدێت میلەت برسی بێ ئەتۆ بۆ بە ئاستەم و دوو بەڵایەک ددانێکت پڕ دەکەیەوە غار دەدێ ئەوروپا بە تارەی شخصی ئەوانە کورەکەکە ئەوەندە نەبێ ئەوەندە خۆت ڕابگرە شخصیەتی خۆت ڕابگرە لە مستەوای ئەوە دابی کە سیاست بەدارانی دنیا بە خێراتنت دەکەن لا ئەقل ئەوەندە ویژدانتان هەبێت لە مستەوای ئەوە دابن ئەتووە بە خاتری ئەم هەموو فیداکاری و جانبازی گریلاکان و شەڕەوانانی ڕۆژئاوا میلەتی کورد ئەم ڕۆکانە حرمەتی هەیە لە نێو جیهاندا لە نێو سیاست بەدارەکاندا کاکە بە خاتریوانە حرمەتی تۆ دەگرن کاکە تۆ نانیوان دەخۆی لا ئەقل ئەوەندە لەبەر چاو بێت کورەکاکە ئەتۆ شنگار دەبوو شەڕ بکەی دەبوو حەماسەی کۆبانی لە شنگار بخڵخێنی نەتکرد بەجێت هێشتن ئێستا دەچی بۆ فەڕەنسا بۆلا لەبەر حرمەتی ئەم قارەمانەتەیە کە لە ڕۆژاوا دەکرێت یا ئەو شەڕی داعیشەکە لە کەرکووک و جەلەولاو ئەوە دەکرێت کاکە ئەتۆ بۆ خۆت لەو میلەتەی بێگانە کردو جەنابەت باسی ڕۆژاوای کوردستانت کرد من دوایین پرسیارم بەس بە کورتی ئەگەر وەڵام بیتەوە زۆر سوپاس دەکەم لەبەر کەمی ماوە لە ماوەی ڕابردوودا پیلانگێڕەیەکی بەرەیەکی نوێی وڵاتانی تورکیا و ئێران و ڕژێمی ئێسەد دژ بە دەستکەوتەکانی گەلی کورد بڵاو کرایەوە چۆن لەو پیلانگێڕێ دەڕوانن و ڕۆڵی بەرزانی و پارتی چیە لەو پیلانگێڕەدا وڵای ئەمە زۆر ئاشکرایە زۆر ئاشکرایە ئەوەی کە تاچی کورد وەکو خوێندەوار وەکو ڕۆژنامەنووس وەکو سیاسەتمەدار پێی وابێت دراوسێکانی کورد بە تایبەت تورک کە ئێستا بۆتە برای بربەڕەی پشتی برای پارتی و پێیان وایە کە تورکیا ئازادی بەخشی کوردستانە و تورکیا دەبێت هاوپەیمانی کوردستانە و تورکیا تاڵانچی کوردستانە ئەوە دەبێت بزانن بەڵام ئەوەی کە شک و گومانی لەوەی هەبێت کە دەوروبەری کورد بە ئێرانەوە بە تورکیاوە بە عێراقەوە بە ئەو عێراقە شڕ و شەقەشەوە پێیان وایە کە پێیان خۆشە بەوە ڕازین کە کورد نینۆکی هەبێ پشتی پێ بخورێنێت ئەوە خۆی فری دەدات کەوابێت هیچ شک و گومانێکمان نییە پیلان بە دوای پیلاندا بۆ کورد دەگۆڕێتە ئەوڕۆ تورکیا دەیکا لەگەڵ داعش ئەی لە بیرمان چۆتەوە تا دوین و پێرە تا جرابلۆز گیراوە تورکیا و داعش هاوپەیمان بوون داعشەکان لە ئەنقەرا و لە نێو خاکی تورکیا بەداوا دەکران لۆجیستیکی داعش لە تورکیاوە تەئمین دەکرا نەوتی داعش بە تورکیا دەفرۆشە ئەمە چی بوو یەکجێک ئەوە هاتە ئەوەی کە لە ماوەی نیو سەعاتدا ئەم داعشە درڕندەیەی من بچکە سێ دانە مانگان شڕ جرابلۆسیان کرد داعش بۆ ئاوەزوو چۆلی کرد کەوابێت ئێبە دەبێ هەمیشە و دایم هۆشمان بێ کە پیلان بە دوای پیلاندا موامرە بە دوای موامرەدا دەگۆڕێتە ئەوە تا سعودیەکی کە وەسعی خۆی ئاوایە گوڵۆڵی لە لێژەیە هەڵدەستێت بیزەبێت قسەکانی ئۆردۆغانی دەکاتەوە و هێزەکانی ڕۆژاوای کوردستان و بە تایبەت تەفگەر و چی پێ دەڵێن پەیەدەی پێ تۆریستە ئەمە کارەساتە لەلایەکی دیکەوە سەرکردەی وڵاتێکی دیکە پارتەیەکی تری کوردستان بۆی لە پژمن دەدا بۆ سعودیە چی سعودیە دژی ئێرانە ئەوە تا حیزبەکانی کوردی ئێرانە کورە ئەمە جێگای نەکبەتێ ئەمە جێگای ئەوەیە کە دەبوو ئێستا کونیە ئێمە چۆن دەتوانین تەئیدی سعودیە بکەین چۆن دەتوانین بە سعودیە بڵین ئافرم سعودیە کە دوی نەپێرە لە پلانێکی بەو هەموو بەڵگانە کە بڵاوەتەوە کاکە هەر ئەو قسانە دەکا کە ئۆجلان کە ئۆردۆغان بە هێزەکانی ڕۆژاوای کوردستانی دەڵێت بۆیە هەیە بەڵام ئەوەی کە من خۆشببین دەکا ئەوەی کە من پێ ئومێدەوارم ئەو ئیرادە پۆڵاینەیە ئەم ئیرادەیە کە بۆ یەکەم جارە لە چوار پارچەی کوردستان بەشێک لە کوردستان ئیرادەیەک لە خۆی نیشان دەدا کە هیچ کەس ناتوانێت تعزیمی بۆ نەکە هیچ کەس ناتوانێت بڵێ ئەم ئیرادەیە وجودی نییە ئەم ئیرادەیە حتا هەبێت ئەمن غەمم نیە لە ڕۆژاوای کوردستان باشە بەڕێز عەلی کەریمی نووسەر و شرۆڤەکار زۆر سپاس